شەهیدانی تەپەکوڕە ناسنامەیەک بۆ شەهیدانی بەرگری لە ئازادی و پارێزگاری لە خاک و نیشتیمان. تەپەکوڕە تەنها گوندێکی سنووری پارێزگای هەڵەبجە بوو. ئەوی ڕۆژێ بووە مەملەکەتی پارێزگاری کە بە خوێنی 45 شەهیدی قارەمانی یەکێتی ئەم سنوورە جارێکی تر ئازادی ژیانی بۆ گەڕایەوە. لە ساڵڕۆژی شەیدبوونی پۆلێ فەرماندە و پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 4/12/2002 ئەوەی کامەوێ بیلێم فەرماندەیەکە ڕاستە برای من بووە هەمە سەراوی، بەڵام زیاتر لە 10 فەرماندە و ئەفسەر و پێشمەرگەر بەدەستی ئەنساری ئیسلام لە شەڕێکی زۆر قارەمانانە شەهید بوون. ئەوەی کە لای من گرنگە باسی بکەم ئەوەیە کە ئەم میلەتە ئێمە هەر ڕۆژە و بەڵایەکی بۆ سازێ گەلێکی ستەمدیدەی نەکبەتین هەر لە مناڵدانی ئیسلامی سیاسی بەعس و ناسیۆنالیزمی عەرەبی لە هەر شوێنێکی وڵاتە سەدان دوژمنمان هەیە. شەوی 4/12/2002 بوو خەبەریان ناینە کە تەحەشودی هەیە لە لایەن ئەنساری ئیسلامەوە. ئیتر ئێمە زۆر وریا بووین لە هەموو مەقەڕەتەکانە، بەڵام ئەوان فرسەتیان هێنا لە هەموو مەنتیقەکە پەلاماری تەپەکوڕە و گردی درۆزنەیانە لە دوای ئەوەی کە تەقریبەن پارشێو کرا و یعنی لە پارشێو بوونەوە ئیمجا پەلاماریان ناون. 15 ساڵ بەسەر یادی شەهیدانی گوندی تەپەکوڕە و گردە درۆزنەی پارێزگای هەڵەبجەدا تێپەڕ دەبێت و لە مێژووی پێشمەرگەکانی یەکێتیشدا چەندین داستان و قارەمانێتی بێوێنەی لەم چەشنە تۆمار کراوە. مێژووی ئەم گیانباز و قارەمانانەش نمونەیەکی تری پڕ لە سەروەرین بۆ کوردستان و یەکێتیەکەی مام. ببێتە پەندێ بۆ سەرکردایەتی سیاسی سەردەم هێزە کوردستانیەکان لە پێشیان یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکی هەمیشە پێشەنگ و لە پێش بووە بۆ ئەوەی کە چیتر خەڵک تەنها خوێن ڕەشن بەشی نەبێ و بە یەک دەنگ یەکگرتو سەرکردایەتی سیاسی کوردستان توانین ئەم وڵاتە بکەین بە وڵاتێکی موەسساتی و خەمی کەسوکاری شەیدەکانمان بڕێوێنینەوە. ڕاستی حەمەد سەلاوی وتی ئەو گردە مەگەر لە ژێرمانە گردەکە ڕەوکە ئێمە نەڕائەکەین و بەجێشی نایاڵین، بەڵام ئیتر بەداخەوە فیشتێکیان پێ نەما بوو. دوای شەڕێکی قارەمانانە لەگەڵ پۆلێ پێشمەرگا لێوە هەمویان شەهید کران و بەدەستی ئەو ئەنساری ئیسلام و بەدەستی ئەو شەمشەمە کوێرانە. پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژوو دژی تارکپەرستان بۆ خەباتکردن لە پێناو ئازادی و نێشتنی حکمی تاریکپەرستی و پاراستنی سەروەریەکانی خاک و نیشتیمان قوربانی زۆریان داوە. هەر بۆیە یەکێتی و پێشمەرگەکانی هەرگیز سنووریان نەناسیوە. لە دوای 15 ساڵیش لە داسانی گوندی تەپەکوڕە و گردە درۆزنەدا کە سوکاری سەربەرزی شەهیدان دەڵێن درێژە پێدەری خەباتی شەهیدان دەبن و چونکە پاراستنی خاک و نیشتیمان قوربانی دەوێت قوربانی. گۆران سەینووری، گەلی کوردستان.